لەگەڵ میوانەکەم بەڕێز علی حەسەن عەزیز قسەکەم کە بەڕێزیان خاوەنی کۆمپانیان لە بواری سۆلار پەناڵە. کاک علی سڵاو لێبێم کاتت باش بازاڕتان ئەم ساڵ چۆنە بەراورد بە ساڵی پار ئەو کەرەسانی کە پێویستە بۆ دانانی ئەو سیستەمە هەرزانتر بووە؟ سڵاو هاژەخان ئەم کاتی تۆش باش سپاست دەکەین بۆ ئەم چاوپێکەوتنەمان لەگەڵ جەنابتانە بۆ کەناڵ 24 هەم ئێمە وەکو شەریکەی پاوەر پلانێت ئێمە لەم ساڵە کە دەستمان پێکردووە وەکو کارەبا ئەمڕۆ خەڵکەکە بۆتە پەرەوپێدانێکی زۆر بەقووەت یعنی خەڵکە زۆر سەری تێکردووە لەبەرەوەی ئەم تاقەیە چۆن ئەڵێیت بۆ دروست کراوە بۆ ئەوی کە ژینگەیەکی پاکت باتێ حیاتێکی خۆشترە باتێ نەبڕینی کارەبا لە ئێستا بۆ هەموو کەسێ زەرورە و ئەم تاقەیەش ئەوە دەیاتێت کە لە جاران ئێستا سیستەمەکانی بەقووەترە چاکترە بۆ نمونە پاتری و ئینڤێکتەرەکانی وەک جاران قەتع نابێت زیاتر کارەبا و تەحملی زیاترە بۆ 10 ساڵ بۆ 20 ساڵ یعنی مەسەلەن بۆ نمونە پاترێک لە ئێستا 8,000 جار دەتوانی شەحنی بکەیتەوە جاران پاتێکە نەدەتوانی ئەو کەمێتە شەحنی لێوەربگری ئێستا پاتێک 8,000 جار توانی شەحنی بکەیتەوە ئەم 8,000 جار لە جێی تر لە خۆیان بۆ خۆیان لە وڵاتانی کە دروستیەکەن ئێمە پێشکەوتوەکان نەک ئەوانی کاگاتە دەزیێمە 100% لەوە زۆر زیاترە لەوە زۆر زیاترە تاقەکەیان کە هەیەە ئێمە ئەوەی کە پێمان گەشتووە لە ئێستاە تەنها 8,000 سایکلە کە نزیکەی 10 ساڵ زیاترە ڕۆ ئێمە لای ئێمە زمانەکەی 5 ساڵ گۆڕینە ئەگەر نەزانین لە 5 ساڵە عاتڵ نابێ بۆ یاڵێن خۆی 10 ساڵمانەیە شەریکە بەزێ ماڵین 5 ساڵ بۆی بەرامبەر یەک نەوەسینەوە لەبەرەوەی گەرما و سەرمای ئێمە دیاریکراو نییە دیاریکراونێ لەبەرەوە ترسمان هەیە لەوەی کە 10 ساڵەکەی ئەوان بڕکا کە زەمانمانێنە لەبەر ئێمە 5 ساڵ زمانین بە هەموو کەسێک لای خۆمان کە 5 ساڵ گۆڕینی پاتریەکانە بەو سیفەتەی کە ئێمە پێڵێن بەکاری بێنیانی نەچێتە ژێر سفرێکی زۆرەوە و نەچێتە سەر و 60 دەرەجە پلەی گەرماوە بۆی کە بتوانێت لەو مسافەیە خۆی کەواتە کاک علی ئێستا خەڵکێکی زۆر حەزەکە خواستی لەسەرەتی کە بەکاری بێنێ و داینێ بۆ ماڵەکەی یان بۆ شوێنە بازرگانیەکەی بێ لە ئێستا خەڵکێکی زۆر ینی بەپێ ئەوەی کە ئێمە ڕکلامی بۆکەین و کە خەڵکەکان ڕوومان تێکات خەڵکێکی زۆریەت پرسیارەکانیشان هەمووی ئەڵە چەند ئەمپێر چەند تەکلیفەکە چەندیان پێویستە لەبەر ئەوەی پێویستەواتە بە پێی بەهێنانی کارەباکە بە پێیەوەی کە چەندێک کارەبای ئاەتێ نرخەکەی چۆنە گۆڕیان کەرەسەی زیاتر پێویستە پێم خۆشە تۆ بۆ ئێمەشی باسکەی بۆی لێرەوە وەڵامێ بێ بۆ هەموو کەسانش بەڵێ خۆی سعرەکەی ستانداردە لە بەسڕەوە تا کۆتای عێراق هەموو یەک سعرە ئێستا مەسەلەن بۆ نمونە پەناڵێک 110 بۆ 120 دلارە بە پێی کوالیتی چاکەکەی هەشە بە 90 دلار 80 دلار ئەوانە کوالیتیان نیە مەسەلەن بۆ نمونە ئێمە هێناوانە 640 واتە دوو ڕوە ئەم دوو ڕوە ئەو ڕۆی کە ئێستا لە ئەوی کە بەکاراتەوە کریستاڵانی کە بەکاراتەوە کریستاڵی سەتە یعنی حتا خۆڵ و تۆز و ئەوانش بەشێکی ئەتوانێت بەشێکیشی داگیرکە بەشێکیشی داپۆشێت باقیاتەکەی ئیشەکە کەواتە ئەم پەناڵانی ئێستا کە هەیە وەک جاران نیە جاران 150 واتەیە ئێستا هەیە 600 واتەیە یعنی ئەم واتەی کە لەم پەناڵانەیە هەیە لە ئێستاە زۆر بەقووەتر و چاکترە و بگرێ بۆ چەند ساڵێکی ئایندا ئێستا مەسەن هەیە هەر شەفافە لەزگەیە بەکاریە لە پەنجەرەی توانی تاقی خۆتی لێوەرگریا هەیە بەکارێنێ بۆ سیاجی ماڵەکەی بەکارین یا بۆ وەک سەندەویچ پەنەڵ بۆ سەقفەکان بەکارێنن بۆی مەعاملەکان بەکارێنن ئەمان ناتوان ئیسفادی لێ بکەن ئێمە تەفکیر وایە ئەگەر حکومەت خۆی هاوکاری خەڵق بێ لەبەرەوەی زۆربەی خەڵکەکە ناتوانێت لەبەر مادیەن ئەمە دابنێ بەڵام ئەگەر هاوکار بێ حکومەت وەکو جنوب وەکو بەغا کەوا لە هینێکی بەسیط مەسەلەن لە ڕێی بانقەوە سیستەمێکی قستیان بۆکەنەوە ئەم سیستەمە قیسیا ئێمە ناتوانین هیچ پارێکی ناخینە سەر تەنها مجرد پارەکە لە ڕێی بانقەوە بێ بەتەکید لە پلانەوە هەوڵدراوە کە ئەو ڕێگەی بێ باشە خەڵک زیاتر خواستی لەسەرەتی یان بۆ نمونە ناوەندە بازرگانیەکان یان بۆ پرۆژەی کشت و کاڵی و بازرگانی و ئەو شوێنانەی دیکە
بەعام خەڵکەکە زیاترە لەبەر ئەوەی ئەم خەڵکەکان هەمووی بەعامی کە خەڵکی مەدەنین خەڵکی ناو ماڵەکانن بە زۆری ئێستان لەبەرەوەی کارەباکە هەستەکە ئێمە ئەم کارەبایە کە تۆ نظامێکت هەیە نظامەکە هایبرێدە ئەم هایبرێدە تاقەیەکە داتێ مەسەلەن کارەباکەی خۆت داوەتێ بۆ نمونە ئێستا ئەم دوکانی ئێمە کارەباکەمان هی خۆمانە و زیادەکەشی کە دەرەچێتەوە لێرە مەسەلەن بۆ نمونە ئێمە 10 پەنەڵمانداناوە 10 پەنەڵەکە 3 کیلۆ کەسری شەینەوە بە حکومەت ئەیجەڕینەوە لە سەعاتەکە بەعکسەوە بگەڕێتەوە بۆیان و ئێمە ئەتوانین ئیسفادە لەوە ئەکەین هەم پارەش ناین بە حکومەت هەم ئەویش قەرزارە بێ ئێمە بە شەو لێ وەرەگرینەوە بە ڕۆژەی تاقی خۆمان یعنی کەواتە ئێمە مستەفیدی سەرەکی یەکەمین خۆمان مستەفیدی سەرەکی یەکەم یعنی هەچ ماڵێک دای بنیە مستەفیدی سەرەکی یەکەم خۆیە بێ چونکەم لە ماوەی چەند ساڵێکە ئەو کولفەی کە سەرفی کردووە ئەتوانێت بیجێڕێتەوە هیچ پارێکی لەلا نەمابێ. باشە کاک عەلی ئێستا ئەگەر با بە نمونەیەک بێنینەوە خانوویەکی 100 مەتری باشە خێزانێکی هەرچەند کەسێکی تیاابێ بەڵام تۆ قەبارەی خانووەکە 100 مەتریە بێ تێچووی دانانی ئەو پەنەڵە چەنە بێت بۆی و بۆ چەند ساڵی ژەتوانێت سوودی لێ وەرگێت ئەگەر تۆ بەڵێ ئەگەر پەناڵێ ئەگەر بێت و قەباری ئەوە تۆ بڵین 10 پەناڵدانی 10 پەناڵەکە کاکاتە 29 ئەمپێر بەپی ئەم لەو ئەلواحی ئێمە هەمانە کاتێککە خۆر مستەقیمە یعنی عادیە وەک لە کاتی چۆک و ئێستاە ئەوە ئەتوانی تۆ تەنها ئەو 10 پەناڵە 29 ئەمپێر زیاتریشی لێ وەرگریت زیاتریش بەڵام لە کاتێکە کە تۆزێ هەورە کە تەدریجێنێتە خوارەوە کەمترە بێتەوە وای لێ تا 1 کیلۆ بە هەمووی بە هەر 10 پەناڵەکە 2 کیلۆواتی لە وەرگیرێ ینی شەرت نییە تۆ کە 10 پەناڵە دانا 100% ئەو کەفاعەتت باتێک کە ئەتەوێت چونکم تۆ کەفاعەتەکان بەپی ئەم تاقەیە لە چی وەرەگیرە لە خۆر وەرەگیرە لە ڕووناچی وەرەگیرە نەک لە گەرمان نەک لە گەرمای هاوین نەک لە گەرماکان لە زستانی شابێکە ڕووناچیت کاملت هەبوو ڕووناچی کاملیای لەوەینا ئەتوانی ئەو تاقەیە ئەو ڕووناچیە بە تەواتی وەرەگریتەوە بەڵام تۆ ئەگەر هاتوو لە چلەی هاوینی شابێک گەرم بێ تۆز بێ خۆڵ بێ ناتوانانی ئیسفادی لێ بکەیت یعنی عینەن ئەوەیە کە تۆ تەنها ڕووناچێکی کامل ئەتوانی ئەم تاقەیە باتێ مەسەلەن دنیا هاور نەبێ و بەهارە زۆر سافە دنیا ئەتوانی ئەو تاقەیە زۆر لە حەقی خۆی زیاترێ باتێ باش ئێستا نەمزانی چەنی تێچێ ئەو ماڵی کە من هەمە 100 مەترە چەنی تێچێ بەڵێ ئەوەی کە تۆ باسیەکەی مەسەلەن بۆ نمونە ئەگەر بتەوێت کارەباکەت بۆ خۆت بێت زایدەن زیادەکەی بیتەوە بە دەوڵەت بۆ 10 پەناڵ کاکاتە 20 بۆ 30 ئەمپێر ئەمە 4500 دلارێکی تێچێ بەدانێکیی زۆر بەرز بە زمانێکی کامل بۆ هەموو شتەکانی بەڵێ بە دانانیەوە بە هەموو شتێکیەوە بە نەقڵیەوە بە دانانیەوە بە پارتیەوە بە ئینڤێستگوزاری هەیە بۆ پاکردنەوە و بۆ نمونەگەر کێشەیەکی تیا بوو ئەو زمانەکە باست کرد بۆ 5 ساڵە تەنها بۆ ئەوەیە کە ئەگەر تێکچێک چا بکرێتەوە یان سێڤیسیشی لەگەڵە ئێمە بەتەماین ئەم نظامە دابنینەوە لەگەڵ خەڵقاوێنی مەسەن ئەوەی کە یەشتێک لە من وەرەگرێ ئەبێ بزانێ بۆ ساڵانەت ئیدامەی پێویستە من بۆی بکەم یا خۆی ئەیکات پاکردنەوە خۆی ئەیکا یا من بۆی بکەم ئەگەر ئیدامەی پێویستە ئەوە ساڵانە ئێمە کولفەیەکی باسی لەوانەیە بڵێن مانگانە 20,000 10,000 بخەینە سەر ئەوەی کە وەستایەک بچێ بۆی چێکی بۆ بکاتەوە مهندسی بچێت چێکی بۆ بکاتەوە بۆی کە بزانێ خەلەلەکانی لە چیا هەبێگە خەلەلی چێ بێ پێشوەخت دێمە پێی بزانین و چارەسەریکەین و کێشەی ئەوەشمان بۆ دروست نەبێت کە خەلەل دروست بێ لە پاتریمان ناشتمانە بۆی کە بۆی بگۆڕین چارەسەرەکانی سەریعتر بێت دائما پاکردنەوەکانیشی لە دوو مانگ جارێکە گە بتوانێت پاکی کاتەوە ئەوە ئەتوانێت پاکی کاتۆیان پێویستی بە کەسی شارەزایە خۆی کەسی شارەزا چۆنە تۆ توانی لە ئێوارانە کاتێکە زەختی خۆرەکە کەمترە بێتەوە لە ئێوارانە زەختی لەسەر نیە کارەبای تیانە تۆ توانی بە ئیسراحەت جوان بیشوێ بەس کاتێکە قووەتی زۆری تایە ترسە چونکم ئەم کارەبای وەکو کارەبای ئەیسیەکە نییە ئەم ترسی زیاترێکە قووەتی زیاترێکە لەبەرەوە ناکرێت لە کاتی کە لە کاتێ ئیشەکات و کاتێکە گەرمایکی زۆری تیاوت وزەیەکی زۆری تیا تۆ بچی ئاوی پیا بکەیت و ئەبڵێ ئەی شۆم نا کاتێکە ئەوانەی نەبێت چارەسەرەکەی ئەوەی کاتێک بێت دوا ئێوارە بێ بۆی کە تۆ ئەو تاقەیتیان نەما بێ توانی چاهینیکەیتەوە پاژیکەیت کاک عەلی هۆکاری چییە بەپێی داتاکان کە ئێمە باسمان کرد و خستمانە ڕوو لە سلێمانی زۆرترین خواز لەسەرێت و زۆرترین بەشدار بوو هەیە یان با بڵێن هاوبەشانی ئەم سیستەمە هەیە کڕیاری زۆرە لە سلێمانی تۆ زانی لەبەر چییە؟
واللهی هۆکارەکەی تەنها ئەوەیە خەڵکەکان زیاتر حەزی پێکەن دیعایەکان دەورە بینێ ئەو خەڵکەکەش زیاتر حەزی پێکەن مەسەڵەن بۆ نمونە سیتیەگە 4 ماڵ دای نابێت چوارەکەی تریش حەزەکە دای بنێت چونکە دراوسەکەی کە دای نابێت حەزەکە ئەمیش دای بنێ بۆ لەبەرەوەی قەتعی کارەبات نییە ئێمە ئێستا لێرە یەکێکە نێرم کارەباکەی دو ڕئیسیەکە بکوژێنێتەوە کارەبا ئێرە بەردەوام هەر هەیە کارەباکە هەڵکەرەوە من هەستی پێ ناکەم نە قەتع بم لەگەڵ تۆ نە کارەباکەش هەستی پێکەی چونکە نظامێکی وای بۆ دەنراوە ئێستا ئەم ئینڤێکتەرانە هەستی پێ ناکەی بە بڕینی کارەباکە. باش ئەی کاک عەلی کۆمپانیەکەی ئێوە هەر لە سلێمانی کارەکات یاخود لە پارێزگاکانی دیکەی هەرێمی کوردستانیش کارەکانی هەیە؟ ئێمە لە فەرعی ڕئیسیمان خۆی لە بەغا دانابوو ئێستا بەغامان ئەکتیڤ نەکردووە ئێرەمان زیاتر ئەکتیڤ کردوێتەوە ئێمە هەتا بۆ بەریتانیاش بۆ بەریتانی باشە لە هەولێر و لە دوو پارێزگاکانی دیکە هەتانە؟ بەس تەنها بۆم ناردوون وەکو وەکالەتی تەواوماندانە ناوە بەس ئەوانەی کە لێوە پێویستیان بۆ مەسەڵەن ئەیکەواتە لە پارێزگاکانی چۆنە بۆ ئەم سیستەمە کاک عەلی جیاوازی خواست لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دیکە چۆنە؟ لە جنوب فول لە جنوب زۆر فول هینی لەسرە لۆدی لەسرە و لە کۆمپانیاشیان زۆرە حرەکەیان زۆرە چونکەم ئەوان نظامی قستی بانکیان هەیە لەو بەوەی ئەو نظامەوە هەموو کەسێک لەوێ مستەفیدە و پارەیەکی کەم ئەیات و کارەبایەکی بەردەوامیشی هەیە لەم ڕۆژەکە هەیە بۆ ئەو ئەی لە هەرێمی کوردستان جیاوازیەکە چۆنە بینی؟ بەڵێ بۆ نمونە لە شارێک بۆ شارێکی دیکە هەرێمی کوردستان دەستی پێ کردووە هەرێمی کوردستان تقریبا دو ساڵە بەباشی دەستی پێ کردووە و بەرەو زیاتری ژەڕوە یعنی بۆ نمونە ئێستا 2,000 کەس زیاتر لە سلێمانیە خۆی داخل کردووە لە بەوەش ئەڕوا کە زیاتر بەردەوام بێت زیاتر بچێتە پێشەوە ئەمە کە هینێکی زۆر باشە یان تۆ بۆ نمونە ئێمە هینی دوکانمان هەیە دەربەنی خانمان هەیە تۆ ئەگەر ئەمانە بێت حکوومەت لەگەڵ ئێمەیە لەگەڵ کۆمپانیایەکی بۆ بێنین تەنزیم بێ لەگەڵی هەم کارەباکە لەسەر ئاوەکە دابنێ و تەحویلی کاتەوە ناو لۆدی خۆی تەحویلی کاتەوە ناو لۆدی خۆی و حتا ئەگەر ئاویش کەم بوو ئاوی بەندەرەکانیش کەم بوو بتوانێت تاقەیەکی کامل بابە و بیاتەوە بە شارەکان تەوزیعی خۆی کاتەوە لۆدێکی تەواوی باتێ ئەمە هەموو نظامە لە هەموو وڵاتانە هەیە و لا ئێمە ئێستا دەستی پێ نەکردو بۆ هیوایین کە دەست پێ بکە. کاک عەلی یەک پرسیارێکی گرنگم هەیە ئایا ئەتوانرێت لە ڕێگەی ئەو سیستمی سۆلارەوە ئەو ئۆتۆمبیلە کارەباییانە شەحن بکەیتەوە؟ ئێمە ئەوە جیاز هەیە توانین ئەوەش بێنین بەس بەبێ ئەوە ینی مباشر ناتوانیت ئەبێ ئینڤێکتەرەکە بتوانێت ئەو تاقەیە بۆ تەحویل کاتەوە چونکە شەحنکردنەوەی پاتری سیارە عینەن ئەم پاتری خۆمان وایە تۆ مباشر پاتریەکە لە پەنەڵەکە نابەسرێ ئللا ئەبێ ئینڤێکتەرێک هەبێ یەک تەحویلێک هەبێ ئەم تەحویلە کارەباکە بۆ ڤۆڵتێ بەرزەوەرگرێتەوە بیکاتەوە بە 240 بیکاتەوە بە 24 بە 24ەکە بۆی بتوانین تەوزیعی کاتەوە ئەو ڤۆڵتی کە ئاتەوێ باشەکەواتە ئەو ئامێرانە بێنن چونکە هەیە ئەوانەی کە ئۆتۆمبیلی کارەباییان هەیە و خەڵکێکی زۆریش ئارەزوی ئۆتۆمبیلی کارەبایی هەیە ئەویش هەر بە هەمانی شێوەی ئەو سیستەمە پارێزەری ژینگەیە و پارێزەری هەمووی لە بەرنامەیە ئینشەڵڵا حتا پاتری سیارەش بەنیازیمێ چونکەم خاوەنی معاملەکە کە ئەم پاتریانە بۆ ئێمە دروستەکە خۆی لەگەڵمانە ئەتوانین ئەوەی کە پێویستمان بێ بە نسبەت پاتریەوە توانین هەمووی دابین بکەین بە پشت بەخوا ئەوانە ئاسانە بێ ئینشەڵڵا لە مودەیەکی تر ئەوانەش دێتە بەردەستمان و لێرەشە لەبەر معرەزی خۆمانە عەرزیەکەینەوە. زۆر باشە. بەڕێز عەلی حەسەن عەزیز خاوەنی کۆمپانیایەک لە بواری سۆلار پانێڵ لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ زانیاریەکان پاوەر پلانێت بەڵێ زۆر سپاس.